ئاگرەکەی باپشتیان دوای 20 کاتژمێر بەردەوامی هەیە. من ئێستا ئەمەوێ دیمەنەکانتان نیشان بدەم لە دوێنێ کاتژمێریەکی دوای نیوەڕۆ بە هۆکارێکی نادیار ئاگر لە زبڵی باپشتیان بەربوو کە تاوەکو ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەی دیار نییە، بەڵام لە دوێنێەوە تاوەکو ئێستا کە من قسەکەم ئاگرەکە بەردەوامی هەیە و نزیکەی دەفینی بەرگری شارستانی لە دوێنێەوە سەرقاڵی بژانەوەی ئاگرەکەن، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە ئاگرەکە کۆنتترۆل بکرێت بەهۆی ئەوەی کەەوە قەبارەی ئاگرەکە یەکجار گەورەیە و لە ساڵانی ڕابردوو ئەم زبڵ و خۆڵ و پاشاقی کە لە ئیدارەی سربەخۆی سۆران و قەزای ڕوانسکۆ دەکرایەوە گشتی دەهێنرایە ئێرە و وەک باسم کردوێنێ بە هۆکارێکی نادیار ئاگر لە ئاگر کەوتۆتەوە و تاوەکو ئێستاش کۆنتترۆل نەکراوە. من ئەمەوێ ئاماژە بۆ بدەم کە لە ئێستادا قەزای ڕوانسکە لە دیمەنەکاندا ئەیبینن بەهۆی ئەوەی کەەوە ئەم دوو کەڵە زۆرەی کە لە ئاگرەکە دروست بووە ئاسمانەکە بێگزاری تەنیوە. ئەمەش نیگەرانی خەڵکی لێکەوتۆتەوە بۆی ئەوەی کەەوە خەڵک ناتوان لە ماڵەکانیان بێنە دەرێت، بەتایبەت کە ئێستا من قسەکەم لە ئێستادا کارەبای نیشتیمانیش نییە و خەڵک پێویستی بەوێکە فێنکەرەوە دابگرێت، بەڵام بەهۆی ئەوەی کەەوە ئاگرەکە گەورەیە و هەروەها دووکەڵێکی یەکجار زۆری هەیە، خەڵک ناتوانێت کە باڵێ پەنجەرەکانیش بکەنەوە و خۆیان دەپارێزن لەم دووکەڵە زۆری پێ هەیە. من قسم لەگەڵ بەرگری شارستانی کرد، ئەوان ئاماژیان بەوەدا بەهۆی ئەوەی کەەوە قەبارەی ئاگرەکە گەورەیە ئەم خۆڵ و پاشاقی کە لێرە ماوەی چەندی ساڵە تۆ دەکرێتەوە. ئەمە وا دەکات کە لە کاتی کۆنتترۆلکردنی ئاگرەکە دووبارە قەبارەیەشتر با بڵێن دێتەوە سەر ئاگرەکەەوە دووبارە زبڵەکە دادەڕمێت. ئەمە هۆکاریەوەیەکەوە دووبارە ئاگرەکە تەشەنە دەکات و گەورەتر دەبێت. و کەمێکە من لێرە وەستاوم بەهۆی ئەوەی کەەوە مادەی باڵێ غازی تێدا وەکو بۆن و مەعەتەڕ و ئەم جۆرە بابەتانە چەرخ و زوو لە نێو ئاگرەکە پەقینەوەی ڕوو دەدا کە وەک ئاماژە پێدا لە دوێنێەوە کاتژمێری 1 دوای نیوەڕۆ ئاگرەکە دەستی پێکردووە و تاوەکو ئێستا هۆکاری سەرەکی دروستبوونی ئاگرەکە دیار نییە و تاوەکو ئێستاش هەوڵ دەدرێت کە ئاگرەکە کۆنتترۆل بکرێت. وەک ئاماژە پێدا دەرتیمی بەرگری شارستانی لە دوێنێەوە خەری کرد، بەڵام بەهۆی ئەوەی کە قەبارەی ئاگرەکە گەورێت تاوەکو ئێستا نەتوانراوە کۆنتترۆل بکرێت. و من ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ماوەکانی ڕابردووش نیگەرانی زۆر هەبوو لە نێو هاو نیشتمانیان و هاوڵاتیان بەهۆی ئەوەی کەەوە ئەم شوێنێک کە زبڵی تیادا کۆ دەکرێتەوە شوێنێکی گونجاو نییە و لە دوێنێشەوە خەڵک نیگەران بۆ بەهۆی ئەوەی کەەوە ئەم ماڵانی لە دەور پشتیە لە بەتایبەتی کاولۆکان ماڵەکانیان جێ هێشتووە، چونکەوەک ئاماژە پێدا دووکەڵەکی یەکجار زۆرە و ئەمەش تووشی تەنگە نەفەسی کردوون و ئەم کەسانێکەوە نەخۆشییان هەیە یاخود ڕەبۆیان هەیە ئەوە ناتوانن لە نزیک ئەم شوێنە بمێنەوە شوێنەکانیان چۆڵ کردووە و لە ئێستادا هاوڵاتیان و هاونیشتیمانیان داوا دەکەنەوە بە زووی لایەنی پەیوەندیدار کۆنتترۆلی ئاگرەکە بکات، چونکە وەک خۆشیان ئاماژیان پێدا وا پێشبین دەکرێت کە ماوەی 2 بۆ 3 ڕۆژ دەخارێت تاوەکو ئاگرەکە بە تەواوەتی کۆنتترۆل دەکرێت، چونکە ئەم مادەیەکەوە بەکاری دێهێن بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکەی پێ کۆنتترۆل ناکرێت. بۆیە هاونیشتمانیان داوا دەکەنەوە بە گڵ و خۆڵ ئاگرەکە کۆنتترۆل بکەن، چونکە وەک ئاماژە پێدا ژینگەکەی یەکجار پیس کردووە و خۆشتان لە دیمەنەکان بینیتان کە لە ئێستادا قەزای ڕەواندز هاوڵاتیان ناتوان لە ماڵەکانیان بێنە دەرەوە. بۆیە ژینگە دۆستانیش باڵێن ئەوە ڕێنمایەکانیان ئەوەی کەوا ئەو کەسانی کە بەکاری پێویست لە ماڵەوە دێن دەر تاوەکو ئاگرەکە کۆنتترۆل دەکرێت دەمامک بەکاربێن تاوەکو تووشی ئەم ڤایرۆس و نەخۆشیان نەبن کە بەهۆی دووکەڵەوە بڵاو دەبێتەوە. ئەمە کۆی زانیاریەکان بوو.